دوای 2 ڕۆژ لە تیرۆرکردنی ڕۆژنامەنووس وەداد حسێن لە دوهۆک وتەبێژی سەرۆکایەتی هەرێم ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە و تیایدا ئاماژەی بەوەدا لە نووسینگەی بارزانیەوە پەیوەندی بە کەسوکاری وەداد حسێنەوە کراوە و دڵنیایی کردوونەتەوە کە مومکین نییە تاوانێکی وا ون ببێت. هەروەها باز لەوەش کراوە کە بارزانی لایەنە پەیوەندیدارەکانی ڕاست پاردووە بە خێرایی لێکۆڵینەوە لە دۆسیەکەدا بکەن و تاوانباران دەستگیر بکرێن و سزای یاسایی بدرێن. لەلایەکی دیکەوە لە 2 ڕۆژی ڕابردوودا بەشێک لە میدیاکان و پەیجەکانی سەر بە پارتی دیموکراتی کوردستان هەندێکیان گومانیان لەسەر چۆنەتی تیرۆرکردنی وەداد حسێن وروژاندووە. کەناڵی ڕوودا و ئاماژەی بەوە داوە کە وەداد حسێن بەر لە 10 ڕۆژ لە تیرۆرکردنەکەی وازی لە ماڵپەڕی ڕۆژنیوز هێناوە، بۆیە هەندێک دەڵێن ڕەنگە لەلایەن پەکەکەوە کوژرا بێت بە تۆمەتی سیخوڕیکردن بەسەر پەکەکەوە، وەک کەناڵی ڕوودا و ئاماژەی بۆ کردووە. پەیجێکی دیاری سەر بە پارتیش گومانی خستۆتە سەر ئەو ڕووماڵە میدیایی بەشێک لە میدیاکانی هەرێم بەگشتی و هەروەها میدیاکانی سەر بە پەکەکە لە 2 ڕۆژی ڕابردوودا ئەنجامیان داوە و نووسیوێتی دوور نییە ئەو گەنجە لەلایەن ئەو هێزانی لە سلێمانی باڵا دەستن و یان لەلایەن پەکەکەوە کرابێتە قوربانی بۆ ئەوەی بکرێتە بیانوێک بۆ لێدانی پارتی. لە بەرامبەردا سەبارەت بە دروستکردنی ئەم جۆرە گومانانە لەسەر دۆسیەکە لەلایەن میدیاکانی سەر بە پارتیەوە بەشێک لە هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵاتیەکان باسییان نەوە کردووە کە دروستکردنی ئەم جۆرە گومانانە پێدەچێت بەشێک بێت لە سیناریۆیەک بۆ بەلاڕێدابردننی دۆسیەکە و هەر لەم چوارچێوێژدا دۆسیەی تیرۆرکردنی سەردەش عوسمانیان وەبیر هێناوەتەوە کە سەرباریەوەی کاتی خۆی لەلایەن بارزانیەوە لیژنەیەک بۆ لێکۆڵینەوە لە دۆسیەکە پێکات، بەڵام لیژنەکە تاوانی کوشتنی سەردەش عوسمانیان خستە پاڵ گروپێکی تیرۆریستی لە مووسڵ بە جۆرێک کە نەکەسوکاری سەردەش عوسمان و نەزۆرینەی ڕایگشتی متمانیان بە ئەنجامی لێکۆڵینەوەکانی لیژنەکە نەکرد. ماڵپەڕی ڕۆژنیوز کە ماڵپەڕێکی نزیکە لە پەکەکە پێشتر لە ڕاگەیەنراوێکدا حکوومەتی هەرێم و دەستگا ئەمنیەکان و بە تایبەتیش پارتی بە بەرپرسیار زانی بوو لە تیرۆرکردنی وەداد حسێندا. لە ساڵی 2008ەوە تا ئێستا 4 ڕۆژنامەنووس تیرۆر کراون. لە دۆسیەی تیرۆرکردنی سۆرانی مامەحەمە لە ساڵی 2008دا سەرباری ئەوەی لیژنەیەک بۆ لێکۆڵینەوە پێکێنرا، بەڵام ئێستایشی لەگەڵدا بێت هیچ زانیاریەک سەبارەت بە تیرۆرەکە ئاشکرا نەکراوە. لە دۆسیەی تیرۆرکردنی سەردەش عوسمانیشدا لە ساڵی 2010دا تاوانەکە خرایە پاڵ گروپێکی تیرۆریستی کە کەسوکارەکەی متمانیان بە ئەنجامی لێکۆڵینەوەکە نییە. لە دۆسیەی تیرۆرکردنی کاوەگەرمیانیشدا لە ساڵی 2013دا هەرچەندە دادگا بڕیاری خۆی داوە، بەڵام کەسوکارەکەی بە بڕیاری دادگا ڕازی نین و داوای سزادانی تۆمەتباری سەرەکی دەکەن.